پانۆراما بەردەوامە و لە هەولێرەوە ئەکرەم ساڵح ئەندامی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان لەگەڵمان دەبێت. ئەم کاتت باش کاک ئەکرەم، ئێستا کۆمەڵی ئیسلامی باس لە ئەگەری کشانەوە دەکات، ئەمە پرسێکە لە نێو حەزبەکاندا دەخرێتە ڕوو لە ئێستاداروەها، لەگەڵ ئەوەشدا دیارە وەزیرە دوورخراوەکانی گۆڕانیش باس لە دەست لە کارکێشانەوە دەکەن. لەم بارەیەوە پارتی دەڵێت چی؟ ئەم کاتتان باش، دیارە بارودۆخی کوردستان قەیرانێکی سیاسی هەیە لە کوردستانەوە، ئەو قەیرانە هەمومان لێ ئاگدارین کە لە ئەنجامی ئەو بارودۆخە هاتووەتە ئاراوە، بۆیە بێگومان هەر لایەنێک بۆ خۆی بە پێی بەرژەوەندی خۆی بیر لەوە ئەکاتەوە کە چۆن سرنجی خەڵک بۆ لای خۆی ڕابکێشێەوە هەوڵ بدا بۆ ئەوەی کە وا پیشان بدا کە داکۆکی لە بەرژەوەندەکانی خەڵک دەکات. ئەوە ڕەنگ بێ ئەمە بۆ هەر هێزێکی سیاسی مافێکی ڕەوایە بە هەر شێوەیەک بیر دەکاتەوە لە بەرژەوەندەکانی خۆی، بەڵام لە هەموو ئەمانە گرنگتر کە ئەوەیە کە هێزە سیاسیەکان بیر لە چارەسەرکردنێکی گشتگیر بکەنەوە بۆ چارەسەرکردنی کێشەکانی هەرێمی کوردستان، چونکە بە پاشەکشەی ئەم حزبیە ئەو حزب لە حکومەت کێشەکان چارەسەر ناپێ، بەڵکو پێویستەکە لایەنە سیاسیەکان بە تایبەتی ئەو پێنج لایەنەی کە ناکۆکی سیاسیان هەیە لە حکومەت هەبووە لە پێشتر لەسەر پرسی حکومڕانی و لەسەر ئەو بارودۆخەی کە لە هەرێمی کوردستان هەیە، باشتر وایە لە جیاتی ئەوەی بیر لە ئاڵۆزکردنی بارودۆخەکە بکەنەوە، بیر هەموو لایەک بیر لە ئەوە بکاتەوە کە چۆن پێکەوە هەموو لایەک هەوڵ بدرێ دانوستان بکرێ و گفتوگۆ بکرێ بۆ ئەوەی کێشەکان چارەسەر بکرێ. بەڵام هەموو لایەک هەوڵی دانوستانە بۆ خەڵک نەیتوانیوە کێشەکان یەکلا کاتەوە، ینی هەوڵێک نەبووە بۆ دانوستانیش لە نێوان هەموو لایەنە سیاسەکان پێکەوە. هەڵبەتە هەوڵی دانوستان دراوە، چەند جارێک هەوڵی دانوستان دراوە و لە دوا سەرداندا کە سەرۆکی دیوانی سەرۆکایەتی هەرێمی کوردستان بە نوێرایەتی سەرۆک مەسعود بارزانی سەردانی هەموو لایەنە سیاسیەکانی کردووە و گفتوگۆ کراوە و نابێت چگە لە گفتوگۆ و دانوستان هیچ چارەسەرێکی باشتر نییە بۆ چارەسەرکردنی قەیرانەکان. هەر ڕێگەیەکی تر گرتنەبەری هەر ڕێگەیەکی تر بۆ چارەسەرکردنی قەیرانەکان من پێم وایە قەیرانەکان ئاڵۆزترەکە و درزەکان گەورەترەکە، بۆیە باشتر وایە لە جیاتی ئەوەی بیر لە مزایدەکردن و سرنج ڕاکێشانی شەقامی گشتی بکەنەوە بیر لە چارەسەرکردنی گشتی بکرێتەوە، چونکە ئەم دۆخە دۆخێکی گشتگیرە و پەیوەندە بە کۆی پرۆسەی سیاسی و بارودۆخی ئابووری کوردستان و تەنانەت بارودۆخی کۆمەڵایەتی کوردستان. باشتر وایە لە بری بەڕای من هەر لایەنێک ئەگەر بە خەمخۆرە لەوەی کە ئەم بارودۆخە بەرەو چاکردن بکە، بام بادرە بۆ ئاشتی بکە، بۆ هەنگاو بۆ چارەسەرکردنی گرفتەکاندا بکاوە هەوڵ بدات دیدە جیاوازەکان لە یەکتر نزیک بکاتەوە، چونکە جگە لە گفتوگۆ و چارەسەرکردن و پێکەوە دانیشتن و چارەسەرکردنی کێشەکان بە ڕێگەی دانستان هەر ڕێگەیەکی تر بگری نەبەر بارودۆخەکە ئاڵۆزترەکە و من پێم وایە ئەنجامێکی ئەو تۆیشی نابێ. باشە، ئێوە وا دەیخوێننەوە کە کشانەوەی هەر پارتێکی سیاسی لە حکوومەتدا ئەمە فشارێکە بۆ سەر پارتی دیموکراتی کوردستان، وا دەیخوێننەوە؟ ئەوە پەیوەندە بە بەرژەوەندی ئەو لایەنە سیاسیەوە کە ئەو بڕیارە ئەدا، نەکە فشارە لەسەر پارتی دیموکراتی کوردستان. ڕەنگ بێ لایەنێکی سیاسی پێی وابێ ئێستا دەرفەتە بۆ ئەوەی مزایدەی سیاسی بکاوە سرنجی خەڵک بۆ خۆی ڕاکێشێک کە گوایەک دیفاع لە مافەکانی خەڵکەکە. بن پێم وایە داکۆکیکردن لە مافەکانی خەڵک لە ناو حکوومەتەوە دەکرێت نەک لە دەرەوەی حکوومەت، بۆیە باشتر وایە ئەو لایەنانەی کە بیر لە کشانەوە لە حکوومەتەکەن بیر لە گفتوگۆ و چارەسەر بکەنەوە بۆ ئەوەی کێشە ئاڵۆزەکان بەرەو خاوکردنەوە ببرێەوە بەرەو چارەسەرکردن بگرێ، چونکە بێگومان خەڵکی کوردستان بەم بارودۆخەوە ماندوو بووە و تا حدێکی زۆر هەست بە هیلاکی ئەەکەی چ لە ڕووی سیاسی چ لە ڕووی ئابووری. بۆیە باشتر وایە هەموو لایەک بە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی و بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵ و یەکگرتیشۆ کە بەشدارن لە حکوومەت بیر لەوە بکەنەوە دانوستان بکرێ بۆ ئەوەی کێشەکان چارەسەر بکرێ بۆی متمانە کە هەوڵ هەبوو بۆ دانوستان و باس لەوە دەکەی کە دەبێت کێشەکان چارەسەر بکرێن خاو بکرێنەوە، ینی کامانن ئەو لەمپەرانەی کە هەبوون لە بەردەم دانوستان لە کاتێکدا کە هەوڵ هەبووە بۆ سەری نەگرتووەم هەوڵانە.
من پێم وایە بێمتمانەیی لەسەر و هەموو ئەو شتانەوەیە کە لەمپەرە لە بەردەم دانوستاندا چونکە ئەزمۆنی 2 ساڵی ڕابردووی حکومڕانی حکوومەتی بنکە فراوان و سەرنەکەوتنی ئەم پرۆسەی ئەم ئەزمونە وای کرد کە کێشەکان بگاتە حاڵەتی تەقینۆ و دابڕان و ناکۆکی سیاسی گەورە کە ئەم ئەنجامەکەی ئەم بارودۆخەیە کە هەموو لایەک دەیبینین بۆیە پێویستە متمانە دروست بکرێتەوە پێش هەموو لایەک لە نێوان لایەنە سیاسیەکان و قەناعەتێکی هاوبەش هەبێ کە بەرپرسیارەتی ئەم هەرێمە لەم قۆناغە سەختەدا کە ناوچەکەی پیاتێ دەپەڕێ و هەرێمی کوردستانیشی پیاتێ دەپەڕێ چ لە ڕووی شەڕەوە چ لە ڕووی بارودۆخی ناوچەکە بەگەشتیوە چ لە ڕووی ئابووریشەوە بۆیە باشتر وایە لایەنە سیاسەکان لە جیاتی ئەوەی بیر لەوە بکەنەوە برینەکان ساڕێژ بکەن یان بیر لەوە بکەن درزەکان قوڵتر بکەنەوە بیر لەوە بکەن گفتوگۆ بکرێ بە ئاراستەی چارەسەرکردنی کێشەکان بۆ ئەوەی خەڵکی کوردستان هەم دڵنیایی بۆ بگەڕێتەوە هەم متمانەی بە هەموو لایەکە بێ بەڕاستی ئەم لایەن و ئەو لایەن کێشەکان چارەسەر ببێت چارەسەر ئابووریەکان دەبەسترێنەوە بە چارەسەر سیاسیەکانی نێوان حەزبە سیاسەکان بێگومان دۆخی سیاسی هەرێمی کوردستان کاریگەری لەسەر بارودۆخی ئابووریش هەیە ڕاستە بارودۆخی ئابووری لە ئەنجامی ئەو داڕمانی نرخی نەوت لە جیهاندا کاریگەری گەورەی لەسەر هەرێمی کوردستان کردووە بەڵام بە دیوێکی ترا کاریگەری بە ناکۆکی سیاسیش کاریگەری لەسەر ڕەوشی ئابووری گەورە هەیە چونکە بێمتمانەی لای هاوڵاتی دروست بووە لای کۆمپانیەکان دروست بووە لای وەبەرهێنەران دروست بووە چونکە کاتێک کە دەبینی بارودۆخی کوردستان هەندێک هێور دەبێتەوە دەبینی جوڵەی ئابووری لە بازاردا دەست پێ دەکا کاتێ ناکۆکی سیاسەکان تون دەبن بازار بە یەکجاری دەوەستێ بۆیە بارودۆخی سیاسی ئەگەر چاک بکرێەوە چارەسەری کێشەکان بکرێەوە بتوانرێ ناکۆکیەکان بگاتە چارەسەر بێگومان من ناڵێم بارودۆخی ئابووری بە شێوەیەکی گشتی باش دەبێ بەڵام تا ڕادەیەکی باش متمانە بۆ بازار دەگێڕێتەوە متمانە بۆ سەرمایه‌دارەکان ئەگەڕێتەوە جوڵەی بازار باشترە بێ کە جوڵەی بازاریش باشتر بوو بێگومان دۆخی ئابووری بەرەو باشتر ئەڕوا چونکە بەشێک لە داهاتەکانی حکوومەتیش پەیوەندە بە جوڵەی بازار و باج و سنوورەکانەوە باشە لەم دانوستانە چ پشکێک وەکو چارەسەر دەکەوێتە سەر ئەستۆی پارتی دیموکراتی کوردستان کە پێشتر ئاماژەت بەوەدا کە سەرۆکی دیوانی سەرۆکایەتی کوردستان وەکو نوێنەری بارزانی سەردانی لایەنەکانی کرد بە تایبەتی بزوتنەوەی گۆڕان کە دوو جەمسەری کێشەکەی ئێستا گۆڕان و پارتین بێگومان پارتی دیموکراتی کوردستان بۆ پێی هێزی یەکەمە لە هەرێمی کوردستان و سەرۆکی حکوومەت لە لای پارتی دیموکراتی کوردستانە ئەرکی لەلایەنەکانی تر قورسترە بۆیە پارتی دیموکراتی کوردستان هەمیشە هەوڵی داوە و بەردەوامیش هەوڵەدا بۆ ئەوەی لەگەڵ لایەنەکان بە دانوستان چارەسەری کێشەکان بکرێ چونکە ئەو کێشانەی کە لە هەرێمی کوردستان ڕووی داوە تازە ڕووی داوە ئەگەر قسە لەسەر ئەوە بکرێ چۆن وەکو خۆی لێ بکرێتەوە بەڕاستی بە ئاسانی وەکو خۆی لێ ناکرێتەوە پێویستی بە دانستان و گفتوگۆ و لێکتێگەیشتنی نوێ هەیە پێویستی بە ڕێکەوتنی نوێ هەیە بۆ ئەوەی هەموو لایەک هەست بە دڵنیایی و متمانە بکاوە پێکەوە ئەو ماوەی کە لە ماوەی کابینەی 8 ماوە پێکەوە تەواو بکرێەوە هەوڵ بدرێ پێکەوە هەموو لایەک بە بەرپرسیارەتیوە هەر لایەک بە پێی قەبارەی خۆی بارودۆخی هەرێمی کوردستان و ئەو قەیرانەی ڕوبەڕووی هەرێمی کوردستان بووەتەوە بگرێتە ئەستۆ ئەگەر لایەنەکان بەشدار بن لە حکومەوتووە هەروەکو ئێستا هەموو کێشەکان ڕوبەڕووی پارتی دیموکراتی کوردستان بکەنەوە بەڕاستی ئەوە هیچ لە پرسەکان ناگۆڕێ پێویستە کە هەموو لایەک بەشدارە بن لە حکومەت و تا ئێستەیش 4 لایەن بەشدارن لە حکومەت بەڕاستی پێویستە هەر لایەک بە پێی پشکی خۆی بەرپرسیارەتی ئەم قۆناغە بگرێتە ئەستۆ و پێکەوە هەموو لایەکە وڵدن کێشەکان چارەسەر بکەن ئەم کێشانە تەنها بە لایەک چارەسەر ناکرێ و یەک لایەنیش بە تەنها ناتوانێت بەرپرسیارەتی ئەم قۆناغە هەڵبگرێ بەڵکو ئەمە بەرپرسیارەتێکی مێژووی قۆناغەکەیە و لە ئەستۆی هەموو لایەنە سیاسیەکانە و دەبێت لایەنە سیاسیەکان بە بەرپرسیارەتی و مامەڵەی لەگەڵ بکەن بۆ ئەوەی بتوانین ئەم دۆخە تێپەڕێنین هەم متمانە بۆ هاوڵاتی بگەڕێتەوە هەم دۆخی ئابووری باش ببێتەوە و هەم حزبەکانیش بەڕاستی ناکرێت دۆخی کوردستان بەردەوام لە تەنگژە و ناکۆکی قسە کراوە لەسەر ئەمە بەڵام دەوێت بۆچوونی تۆ بزانم لەم بارەیەوە ینی ئاماژەمان بە چارەسەر سیاسەکاندا کە تا چەند کاریگەریان دەبێت لەسەر چارەسەر ئابووریەکان وەک خۆتت متمانە دەگێڕێتەوە بۆ بازار بەڵام بۆ هێشتا هەردەوترێت ئەم کێشە ئابووریانی ئێستا هەرێم دواکەوتنی موچە و کێشەکانی تر دروست کراون
و زۆربەی تۆمەتەکان پەنجەی تۆمەتەکان بۆ پارتی دیموکراتی کوردستان ڕادەکێشرێت. بێگومان ئەوە هەندێک لایەن بۆ مەرامی سیاسی بەردەوام پەنجەی تۆمەت بۆ پارتی دیموکراتی کوردستان ڕادەکێشن لە کاتێکدا حکوومەتی هەرێمی کوردستان کە پارتی پێشتر وەکو لایەنەکانی تر تایدا بەشدار بوو، هەر وەکو یەکێتی نیشتمانی و بزوتنەوەی گۆڕان 5 وەزیری هەبوو لە حکوومەتی هەرێمی کوردستانیش پێشتریش ئەمە ئەوترا، چونکە ئەوە ڕاکردن بوو لە بەرپرسیارەتی ئێستەیش یەکێتی نیشتمانی کوردستان و ئەو دوولانەی تریش کە بەشدارن لە حکوومەت بە تایبەتی یەکێتی نیشتمانی کوردستان ئاگدارە لە هەموو ئەوەی کە لە حکوومەتی هەرێمی کوردستانە ئاگوزرێ. ئەوە پارتی دیموکراتی کوردستان لە بەرپرسیارەتی قۆناغەکە و نایە بارودۆخەکە بەرە و ئاڵۆزی ببا بۆیە ڕنگ بێ زۆر جار بێدەنگی هەڵبژێرێ لە وەڵامدانەوەی هەندێک تۆمەتی ناڕەوە، ئەگەرنا حکوومەتی هەرێم لە ماوەی دوایی بە پێشتریش هەوڵێکی جددی داوە بۆ ئەوەی تا ڕادەیەکی زۆر شەفافیت لە پرسی نەوت تا دروست بکە و خەڵک متمانە بکە لە هەناردەکردنی نەوت و متمانە بکەوێتە بۆ خەڵک. بە پرسی نەوتی کەرکووک لە ئێستادا جۆرێک لە لێدوان و وەڵامدانەوە هەیە لە نێوان میدیاکانی هەردوو لە یەکێتی نیشتمانی کوردستان پارتی دیموکراتی کوردستان، یعنی ئەمەی کە دەوترێت لەبارەی پارتیەوە لە کەرکووک لەبارەی داهاتی نەوتەوە تۆمەتە یان ئەمە کێشەیەکە لە نێوان ئەم دوو حەزبەدا هەیە ئێستا سەری هەڵدا و ئێستا باز دەکرێت جاران باز نەدەکرا. پێم وایە ئەم بابەتە بابەتێکی ڕوونە، بابەتێک نییە پێشتر ڕوون بووە نەوتی کەرکووک بۆ ماوەیەک لە ڕێگەی حکوومەتی هەرێمی کوردستان و بۆری نەوتی کوردستانەوە ڕۆشتووەتە دەرەوەی کوردستان و ماوەیەکیش لە ڕێگەی سلێمانیوە بە تەنکە ڕۆیشتووەتە سنوورەکانی ئێران و لەوێەوە فرۆشراوە. ڕنگ بێ ناڕوونیەک لەو ڕۆشتنە هەبێت کە لە ڕێگەی تەنکەرەوە ڕۆشتووە و ڕنگ بێ هیچ کەسێک خۆی بە خاوەنی نەکا و بەرپرسیارەتەکەی بکوێتە ئەسۆی یەکێتی نیشتمانی کوردستان و ئەوەی تریش کە ئێستا هەمومان دەبینی لە ئەنجامی ئەو نامەیە کە ئاراستەی کە عەبادی کراوە کە نەوتی کەرکووک بەڵێ عەبادی کراوە کە نەوتی کەرکووک ڕابگیرێ و بەبۆری نەوتی هەرێمی کوردستاندا نەڕوا کە ئەمە لە ئەنجامی ڕێکەوتنێک بوو لە نێوانی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عەبادی کە ئەمە ڕێکەوتنێکی فەرمیە لە نێوان دوو حکوومەتە. ئەوەی جێگەی تێبینی و سەرسوڕمانە کە کەسێک یا هێزێکی سیاسی حەق بە خۆی بدا تەدەخول لە ڕێکەوتن لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقدا بکە بە شێوەیە کە هەڕەشە بکە ئەگەر بۆچوونی ئێوە لەسەر ئەو نامەیە ڕێوشوێن دەگرنە بەر مەکتەبی سیاسیەکە نیشتمانی کوردستان. بێگومان من پێم وایە هیچ لایەنێکی سیاسی ناکرێ ئەگەر تێبینیشی لەسەر ئەو بابەتە هەیە دەبێت لە ڕێگەی نوێنەرەکەیەوە کە جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە ڕاوێژ لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بکات، چونکە ڕۆیشتنی نەوتی کەرکووک لە ڕێی بۆری هەرێمی کوردستانەوە لە بەرژەوەندی هەموو لایەکە، لە بەرژەوەندی حکوومەتی عێراقە کە 75,000 بەرمیلی بۆ دەڕوا، لە بەرژەوەندی خەڵکی کەرکووکە کە مانگانە 10 ملیۆن دۆلار پترۆدۆلاریان بۆ دەڕوا، لە بەرژەوەندی هەرێمی کوردستانە کە 75,000 بەرمیل داهات دەکەوێتە سەر بودجەی هەرێمی کوردستان کە دەکرێت بۆ باشترکردنی بژێوی خەڵک و بودجەی فەرمانبەران سوودی لێ بدرێ. نیگەرانە لەو نامەی هێوربای مەحمەد؟ ئەوەی من قسەی لێ دەکەم ئەوە ڕای خۆمە، ڕای سەرکردایەتی و تەپێژی مەکتەبی سیاسی بلێ بەرپرسیار. ڕای سەرکردایەتی پارتی چی دەڵێ لەمبارەیەوە لەبارەی نامەکەوە؟ سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان تا ئێستا بە فەرمی هیچ لێدوانێکی لە سەبارەت بەو نامەیە نەداوە. نیگەرانە یان نیگەران نییە؟ ئەوە ئەگەر سەیری شێوازی لێدوانەکان بکرێەوە شێوازی ئەو بارودۆخە بکرێت کە لە ئەنجامی ئەو نامە و ڕێکەوتنە هاتوۆتە پێشەوە، ئەو ڕێکەوتنە پارتی دیموکراتی کوردستان نەیکردووە، حکوومەتی هەرێمی کوردستان کردوێتی و لەو حکوومەتی هەرێمی کوردستانە جێگری سەرۆکی حکوومەت لە یەکێتی نیشتمانی کوردستانەوە 5 وەزیریشان لە یەکێتی نیشتمانی کوردستانە. ئەو ڕێکەوتنەی کە لە نێوان هەرێم و بەغدا کراوە لە نێوان حکوومەت کراوە نەک لە نێوان پارتی و عەبادی کراوە. باشە، یعنی سەرکردایەتی پارتی وەڵامێکی دەبێت یان دانوستان لەگەڵ یەکێتی نیشتمانی کوردستاندا دەکات؟ ئەو بابەتەوە گوتم پەیوەندە بە حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغداوە کە تا ئێستا بەو شێوازەی کە ڕێکەوتنی لەگەڵ لەسەر کراوە ئەوەی من ئاگدار بم. بەڵام نامەکە لە ڕێگەی ئەندامێکی مەکتەبی سیاسی حەزبێکەوە دەنێردرێت بۆ سەرۆکوەزیرانی عێراق.
ئاساییە بلە ڕێگەی هەر کەسێکەوە ببرێت. باس لەوە دەکات کە بە یەکسانی ئەو داهاتە دابەش ناکرێ ناشەفافە لە کەرکووک. بەڕاستی ئەم بابەتە بابەتێکە قسە زۆر هەڵدەگرێ. پرسی ڕێکەوتن لەگەڵ حکوومەتی عێراقدا نەوت لەگەڵ حکوومەتی عێراق ڕێکەوتنەکە ڕێکەوتنێکی ڕوونە کە دابەشی نەوتەکەکە لە نێوان حکوومەتی هەرێمی حکوومەتی بەغدا ئەو مەسلەی شەفافێتە بەداخەوە یعنی ئێمە بۆ جێگەی سەرسوڕمان و تێبینیە لە کاتێکا جێگری سەرۆکی حکوومەت جێگری ئەنجومەنی باڵای نەوت و غازە و ئاگداری هەموو بابەتەکانە ئەم بابەتە ئەوەندەی بۆ مەسلەی شەفافێت لەلایەن ئەم بەڕێزانەوە ئەوەندەی بۆ مزایدەی سیاسی و هروژاندنی شەقام بەکاردێ ئەوەندە لە ڕاستیوە نزیک نییە بەڕاستی لە ڕاستیدا پرسی نەوت لە هەرێمی کوردستانە یەکێتی نیشتمانی بە تایبەتی جێگری سەرۆکی حکوومەت ئاگداری ورد و درشتێتی و لە ڕێگەیشیوە من گومانم لەوە نییە هێرۆخان ئاگداری ورد و درشتی ڕۆشتی نەوتە لە هەرێمی کوردستانە بۆیە ناکرێت لەم بابەتا بەڵێ بۆیە ناکرێت لەم بابەتا بانێک و دوو هەوا بێ لێرە بابەتەکە ئاسایی بێ لەوێ ئاسایی نەبێ بەڕاستی ڕەنگ بێ ئەمە پەیوەند بێ بەو بەرژەوەندیە تایبەتیەوە کە ڕنگ بێ خۆشحاڵ بوو بن لە ڕێگەی تەنکەرەوە بە ڕێگەی ئێرانە بڕاتی چیتر نبینم لەم بابەتە. بۆ ئەو خۆشحاڵیان دەبێت لەو ڕێگەیەوە؟ چونکە ئەو کاتە کۆنتترۆلی تەنها لای خۆیانە. باشە پێشتر وا بووە کە وتت لە ڕێگەی تەنکەرەوە دەنێدرا بۆ ئێران ینی کۆنتترۆل تەنها لای یەکێتی بوو؟ من زانیاریەکم لەسەر ئەو بابەتە نییە بەڵام ئەو کاتانەی کە لە ڕێگەی بۆری نەوتی هەرێمی کوردستان و نەڕۆیشتووە بێگومان ئەوە کۆمپانیای باکوور لەگەڵ ئەو لایەنەی کە نەوتەکەی ناردۆتە دەرەوە بەرپرسیارە لی. باشە ئەم نامەیە نامەکەی ئەو ئەندامەی مەکتەبی سیاسی یەکێتی دواتر ئەو شتانەی لە میدیای یەکێتیەوە دەوتران لەبارەی پارتی دیموکراتی کوردستان لەبارەی میدیای پارتیەوە ئەمە چه قۆناغێکی هێناوەتە ئاراوە وەکو پەیوەندی لە نێوان یەکێتی و پارتیدا؟ پارتی دیموکراتی کوردستان و مدیاکانی پارتی دیموکراتی کوردستان تاکو ئێستا ئەوەندەی من ئاگادارم بە یەک بوشەیش نە وەڵامی ئەم بابەتانەیان داوەتەوە نە قسەیان لەسەر ئەم بابەتە کردووە. ئەم بابەتانە پەیوەندە بە کێشە ناوخۆیەکانی یەکێتی نیشتمانی کوردستان و پارتی بە هیچ شێوەیەک دەستێوەردان لەو کێشانە ناکەوە ئەوە پەیوەندە بە خودی یەکێتی نیشتمانی و کێشە ناوخۆیەکان و ئەو ململانەی کە لە ناو خودی یەکێتیە هەیە. باشە لەبارەی پرسێکی ترەوە لە نوێترین لێدوانیدا لە کۆبوونەوەیەکدا دیارە ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان ئاماژی بۆ داوە دەڵێت نابێت تەنها لە ڕێگەی پرۆپاگەندەوە باس لە دەوڵەتی کوردی بکرێت. وەڵامی ئێوە چیوەکو سەرکردایەتی پارتی؟ دەوڵەتی کوردی بەلای پارتی دیموکراتی کوردستان و پرسێکی استراتیژیە و بە شێوەیەکی جدی ئەوەندەی بکرێ لە پارتی دیموکراتی کوردستان و جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان هەوڵی جدی ئەدەن بۆ ئەوەی پشتیوانی نێودەوڵەتی و ناوخۆیی و تەنانەت لە دوا سەردانی شاندی حکوومەتی هەرێمی کوردستانیشدا ئەم بابەتە بە ڕاشکاوی لەگەڵ حکوومەتی عێراق باس کراوە. پرسی دەوڵەت بابەتێکی استراتیژیە و پارتی هیچ بۆم نەبۆ زایدەی سیاسی نەبوو هیچ بابەتێکی تر بەکاری نایەنێەوە هەر دوێنێ بوو کە لەم ڕۆژانە بوو کە جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان کە سەردانی فەڕەنسای کردووە یەکێک لەو بابەتانەی کە لەگەڵ فەڕەنسا باسی کردووە پرسی دەوڵەتی کوردستان بووە. ئەگەر بابەتێک بدە بابەتێکی استراتیژی نەبێ و کاری بۆ نەکرێ بەڕاستی چ پێویست ناکە بەم شێوەیە و بەم ڕاشکاوێ لەگەڵ دنیا گفتوگۆ بکەی و لەگەڵ هەموو ئەو شاندانەی دێنە هەرێمی کوردستان و ئەو شاندانەی دەچنە دەرەوە ئەم بابەتە بەلای پارتی دیموکراتی کوردستان و بابەتێکی استراتیژیە و ئەوەندەی پێی بکرێەوە دەرفەت و هەلومەرج دەرفەت بدا ئەم بابەتە نا بۆ مزایدەی سیاسیە نە بۆ هیچ بابەتێکی ترە. باشە بۆ هەموو پرسەکان ئێستا لە نێوان هەموو لایەنە سیاسەکان کاک ئەکرەم وەکو مزایدە سیر دەکرێت باسکردنی نەوتی کەرکووک و مزایدە سیر دەکرێت لایەن ئێوەوە باسکردنی دەوڵەتی کوردی لەلایەن ئێوە لە بەرامبەردا وەکو مزایدە سیر دەکرێت هەروەها سەبارەت بە کشانەوە لە حکوومەتیش ینی کێ مزایدە دەکات کێ نایکات کەس تێناگات لەمەدا ینی وەڵامی کە ڕوونتان بۆ ئەمە چییە کە بۆ هەموو لایەنێک تۆمەتبار دەکرێت بۆی کە مزایدە دەکات؟ ئەوەی ئێمە دەیکەین و ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان دەیکا یا سەرۆکایەتی هەرێم دەیکا بە پراکتیک و هەنگاوی کردداری بۆ ئەنێ و بە هیچ شێوەیەک
لە هیچ بابەتێکا ئێمە ئەم کارتانەمان بۆ مزایدەی سیاسی بەکار نەهێناوە بەڵکو ئەوەی ڕاستی بووە لەگەڵ جەماوەری خەڵکی کوردستان لەگەڵ لایەنە سیاسەکانیش بەڕاشکاوی باسمان کردووە بەڵام هەندێ لایەن لەگەڵ ئەم پرسەدانین یان نایەنەوێ لەگەڵ ئەم پرسا بن بەردەوام بۆ ئەوەی ئەم بابەتە لە بیری خەڵک بنەوە بەردەوام پروپاگەندەی چەواشەکارانە لە ناو خەڵک باز دەکەن و بۆ خەڵکی باز دەکەن بۆ ئەوەی خەڵک واتیە بگەێنن کە ئەم بابەتە بۆ مزایدەی سیاسی بەکاردێ لەوە لەمە جدیتر چی ئەبێ کە ئەم بابەتە لە کۆشکی سپی لەگەڵ سەرۆک ئۆباما باز بکرێ لە فەڕەنسا باز بکرێ لە بەریتانیا باز بکرێ لە حکوومەتی عێراق باز بکرێ لەگەڵ هەموو ئەو دەوڵەتانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو باڵێزانەی کە دێنە هەرێمی کوردستان ئەم بابەتە بە باز بکرێ بۆ ئەبێ مزایدە بێ ئەی بۆ بابەتێکی جدی نەبێ ئەم بابەتە و چەند جاریش بەڕاشکاوی لەگەڵ ئەم لایەنانە قسە کراوە کە پێکەوە هەمومان هەوڵ بدەین دەرفەت هەلومەرجی ناوچەکە لەبارە بۆ ئەوەی هەرێمی کوردستان بتوانێت بە مافەکان و بە ئاواتی لە مێژینەی خۆی بگا لە جیاتی یەکتر تۆمەتبارکردن بۆ نایەنە پێشەوە پێکەوە هەمومان هەوڵ بدەین ئەم بارودۆخە بگەینە ئەنجام و بە شێوازێک کە خەڵکی کوردستان و ئایندەی هەرێمی کوردستان ئایندەیەکی ڕووناک بێت. سەبارەت بەم هەوڵە لە نێو سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستاندا چ شتێکی نوێ هەیە بۆ دانوستان دەست پێشخەریکی نوێ شتێکی نوێ دوای دوو جار سەردانی نوێنەری بارزانانی بۆ لای لایەنەکان چ شتێکی نوێ هەیە وەکو زانیاری پێمان بڵێیت؟ ئەو بابەتەی پێشووتر پێم وایە ماوە بەڵام لە ڕنگ بێ ئەو بارودۆخەی کە ئێستا هاتووەتە پێشەوە ڕنگ بێ بارودۆخە چ بە هۆکاری سەردانی جەنابی سەرۆک بۆ دەرەوەی وڵات چ ئەو بارودۆخەی ئێستا لە سلێمانی دەگوزرێ وای کردبێ ڕنگ بێ بارودۆخەکە هەندێک دواکەوت بێ ئەگەرنا ئەو هەوڵانە نەوەستاوە و لە داهاتوویش بەردەوام دەبێ. باشە لە قسەیەک هەیە ئەگەر زانێری بێت دەمانێت باس لەوە بکەیت کاک ئەکرەم قسەیەک هەیە لەبارەی ئەوەی کە کۆبوونەوەیەک لە ئارادا دەبێت لە نێو دوو لایەن کە پارتی و یەکێتی شتێکی وا هەیە لە ئێستادا پێشتر ڕاستە داوا کرابوو لە یەکێتی بەڵام یەکێتی ئاماژەی بۆدا بەهۆی کێشە ناوخۆیەکانیەوە ئەم کۆبنەوەی دواخست بەڵام باس لە کۆبنەوەیەکی تر دەکرێت کە وەک دەوترێ شارەنووساز دەبێت لەبارەی دۆخی خەڵکو و کێشە داراییەکانی ئێستای هەرێمی کوردستانەوە. بێگومان بارودۆخی هەرێمی کوردستان و ئەو ڕەوشە سیاسی لە هەرێمی کوردستان هەیە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتمانی قورسایی گەورە دەکەوێتە سەرشانیان لەم بارودۆخە چ بەرپرسیارەتی مێژووی ئەم دوولایەنە چ بەر هاوبەشیان لە حکوومەت بۆیە بێگومان بڕیار بوو کە کۆبوونەوەیەکی هاوبەش لە نێوان هەردوولادا بکرێ بەڵام ڕنگ بێ بەهۆی ئەو بارودۆخەی کە لە نێوان یەکێتی لە باڵەکانی یەکێتی ڕوویداوە کۆبوونەوەکە دواکەوت بێ ئەگەرنا پارتی ئامادەی ئەو کۆبوونەوە بووە و ئامادە بووە گفتوگۆی جدی لەسەر ئەم پرسانە و چارەسەرکردنی ئەو کێشانەی کە لە هەرێمی کوردستان هەیە بکاو بکرێت. هیچ کۆبوونەوەیەکی تر لە ئارادا نییە کۆبوونەوەیەکی تر لەبارەی کێشە ئابوووریەکانەوە بەتابەتی هیچ زانیارێکی لەو بابەتەم نەگەیشتووەوە خۆتەزانی لەو چەند ڕۆژەیەشی تردات و تا هەفتەیەکی تر ئەوە هەموو پشووی جەژن و ئەوانەیە بۆیە من زانیارێکی ترم لەسەر ئەو بابەتە نییە. زۆر سپاس دەکەین سپاس بۆ ئەکرەم ساڵح ئەندامی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان.